زهن و ژیانیدا تایبەتیەکی جیاوازی هەیە. ئەمە سێهەمین پێشانگای تایبەت بە گوڵە کە تاوەکو ئێستا نمایشی کردووە. لەم پێشانگایشدا 40 تابلۆی گوڵی قەبارە جیاوازی نمایش کردووە کە بە بۆی ئەکریلی و بە بۆی ڕۆنی کێشاوێتی. لە پێشانگای یەکەممە 2000 کە کردمەوانێ دوای هیلاکبوونم لە پرۆژەی خوایە وەتەن ئاواکەی کە ئەو کاتە شەڕی براکوژی هەبوو، شەڕی سارد هەبوو، چاوەڕێی ئاشتەوانی بووین. بۆی هەز بە ئارامی بکەم لەو چاوەڕوانیە قورسەیە دەسمایە بۆ یەکەم جار دەسمایە تابلۆی گوڵەوانێ. لە 2014 کە دوای ڕۆیشتنی هاوڕێ و هاوسەرم حسەین مسری بەڕاستی کارەساتێکی زۆر قورس بوو، بەڵام لەگەڵ قورسیەکەیە کەسانێکی زۆر لە ئەزیزان، لە هاوڕێیان، لە دراوسێ، لە خزمان هەموو کەس زۆر بە جوانی لەگەڵم وەستان بۆی کە من وەکو جارێکی کە وەکو ئەو چیمەنەی جارامەوە بەردەوامەوە لە کارکردن وەکو گوڵ بگەشێمەوانێ هیچ نەبوو بۆیان بکەم، تەنها ئەوە بوو دەسم مایە گوڵکردن لە پێشانگایەکی تایبەتیە. سوپاس گوزاریان بووم. چیمەنی هونەرمەند لە پشت هەر یەک لە پێشانگاکانی چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە. وەک خۆی دەڵێت هەندێک لە تابلۆکانی بوون بە بەشێک لە ڕۆحی و لە هاوڕێیەک نزیکترن بۆی. کە سەیری تابلۆکە کەمەوە زۆر جار بۆ نمونە تابلۆم هەیە لەسەر کارەساتی شنگال و تیرۆرستانی داعش کە سەیری تابلۆکە ئەەکەمەوانەیە خۆم ئەگریم، بەڵام لەگەڵ ئەم گریانەیە هەنێ جار پێویستم بەوەیە کە تابلۆیە بکەم کە دائەنیشتم سەیریەکەمەوە دڵخۆش بم بۆی بتوانم بەردەوام بم. هاوڕێیەکی چیمەن ئیسماعیل باز لە ئەزموونکردنی ئەم هونەرمەندە دەکات لەبارەی تێکەڵکردن و بەکارهێنانی ڕەنگەکان بۆ دروستکردنی تابلۆیەکی ڕەنگین. هەمیشە حەزی لە وردەکاریە لە کارەکانی ئەوەی جوانی پێوە دیارە. ئەوەی لای من گرنگترین بێت چیمەخان توانیوێتی جۆرێک ستایل بۆ کارەکانی دۆزێتەوە، یعنی مای خۆشحاڵەیە کە سەری کارەکانیەکەیت یەکسەر ڕاستەخۆ زانیێمە ئیشی چیمەخانە. من بۆکو خۆم بۆ شێوەی بێنەوەی ناستنەوە. چیمەن ئیسماعیل لە ساڵی 1966 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1970 کۆلێژی هونەرە جوانەکانی لە بەغدا تەواو کردووە. ئێستا مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانە لە شاری سلێمانی. لە پاڵ ئەوەشدا سێ کاری پێرفۆرمانسی هەیە لە نووسین و دەرهێنانی خۆیەتی. هەروەها نووسین و دەرهێنانی شانۆیەکی کردووە لەسەر مناڵی هونەرمەندی کۆچکردو حسێن مسری کە دەکاتە هاوژینی ئەم هونەرمەندە. بۆ داهاتووش سێ پرۆژەی هونەری لەبەردەستدایە. لەنیا بەختیار، وێزگە نیوز، سلێمانی.